بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵان کاتتان باش. لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ. ئێمڕۆ جمعە 25 بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش. داوای لێبوردنەکەین لە سەرەتای بەرنامە کێشەیەکی فەنیمان باتە پێش. ئەمڕۆ شەممە 5 خاکەلێوەی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 25 مارسی 2022 زاینی وێڕای هاوڕایانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گرمی ئێوەی خۆشەویستین. لە سەرەتای بەرنامە جارێکی تر ژمارە تەلەفۆنی ئێمە بۆ پەیوەندی یاک و بۆ ناردنی نامە لەسەر تەوەری بەرنامە یاک و هەر بابەتێک یا راپۆرتێک کە پێتان خۆش بێت بەدەست ئێمە و تەلەڤیزیۆنی کۆمەڵی بگەێنن بڵاو دەکەمەوە جارێکی تر 2046 702 61 67 64 لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ ئەتوانن پەیوەندیمان پێ بگرن. تەوەری بەرنامەی ئەمڕۆی ئێمە دوو باسە، یەکێکیان لەسەر بەڕێوەچوونی مەراسماتی نەورۆز کە بە شێوەیەکی کورتە بێت. باسێک لە مەراسماتی نەورۆز لە شار و شارچکەکانی کوردستان و پاشان باسێکی مێژوویمانە بێت لەسەر نەورۆزی خوێنین کە ساڵی 1358 ئەو کارە ساتەی کە لە شاری سنە ڕوویدا. لەگەڵمان بن بۆ هەردوو تەوەری باسەکە. نەورۆزی ئەم ساڵ وەکو هەموو ساڵانی ڕابردوو خەڵک پێشوازی لێکرد، مەراسم و ئاهەنگی بۆ گێڕدرا. ئاگادار بوون کە لە سەرەتاوە کۆماری ئیسلامی بە نەگەرانیەوە دێڕوانیە ئەم ساڵیش و نەورۆز و ساڵی نوێ و ئاهەنگەکانی تایبەت بە ساڵی نوێی هەتاوی. هەر بۆیە لە سەرەتاوە و مانگێک دواتر لەلایەن دەستگا ئەمنیەکان و فەرمانداری و ئستانداری لە سنەوە مۆڵەتنامەیەک بڵاو بووە. لەو مۆڵەتنامە مەجموعەیەک شەرت و مەرج بۆ ئەگەری بەڕێوەچوونی مەراسمەکان بڵاو کرایەوە کە تێیدا بۆ نمونە لە ناو مەراسمەکانە مەرج بوو کە ئەبێ ئاڵای کۆماری ئیسلامی هەڵبدرێت، یاکو ئەو هێما و سمبلانە وەکو ئاڵا وەکو سرود یا گوڵی سوود کە تایبەت بە حیزبەکانن تیایە مەمنوع کرابوو. ڕەشپەڵەک و هەڵپەڕکێ و شادی مەمنوع کرابوو. بەڵام کۆمەڵانی خەڵک هەر وەکو پێشتری شوتم وەک ساڵانی جاران بە گوێنەدان بە مەرجانەی کۆماری ئیسلامی بۆی کە شادی و خۆشیکردن بە بۆنەی نەورۆز و ساڵی نوێەوە بە حەقی بێ ئەملاولا و بێ شەرت و مەرجی خۆیان نزانن بەرەو پیری نەورۆز چوون و ئاهەنگهایەکی گەورە و جەماوەری لە شارە جۆرە و جۆرەکان و لە دێهاتەکانی کوردستان گیرە. کۆماری ئیسلامی دوای ڕۆژێک دوای نەورۆز بە بانکهێشکردن و دەست بەسەرکردنی کۆمەڵێک لە خەڵک لە بەشداربووانی نەورۆزەکان بە تایبەت لەوەی پارکی کودەکی شاری سنە کە یەکی فەروەردین بەڕێوەچوو لە پیرانشار، لە سنە، کامیاران، سەقز، بانە، ڕەبەت، سەڵماس، خۆی لە زۆربەی شار و شارچکەکانی کوردستان بانکهێشتی چالاکانی مەدەنی و بەڕێوەبەرانی مەراسمەکانیان کرد و تعدادێکیان تا ئێستا بە بارمتەیە بە زەمانەت مەرەخەس کراون و تعدادێکی ئەجگار زۆریشیان هێشتا لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامین و چاوەڕێ هەم بنەماڵەکانیان هەم دۆستان و ئازیزانیان چاوەڕێی چارەنووسیانەکەن کە چیان لێ بەسەر دێن. لە یەکی خاکەلێوە و لە جەرانی بەڕێوەچوونی ئاهەنگی نەورۆز لە پارکی کودەکی شاری سنە هێزەکانی سەر بە یەگانی ویژەی نیروی انتزامی هێرشیان کردە سەر ئاهەنگەکە و
زیاتر لە 20 هاوڵاتی و چالاکی مەدەنیان دەست بەسەر کرد. لە نێویاندا ئارینای سەلیمی مناڵی 15 ساڵە و دایە گەورەی ئەو بە ناوی بەتول عەزیمی ڕۆژێک دواتر بە دانانی بارمتە و بەڵێننامە ئازاد کرا. بەڵام سۆهرابی جەلالی ئارمانی سەلیمی کە هەر دەبێتە باوکی ئارینە، جەمالی ئەسەدی، فوادی عنایەتی، سەهەندی بەرزنجی، جەمشیدی فەرزی، عابدی خورشیدی، ئارەشی شەکیبا، کەیوانی مەحموودی، خالیدی حسێنی، ئارەشی فداکار، کەیهان کاکەخانی و فەردین پەیمانکار هێشتا دەست بەسەرن و گوایە هەواڵەکان لەلایەن بنەماڵەکانیانەوە وا بڵاو بێتەوە کە تا ڕۆژی شەمە ئەمان لە زیندان دەمێنەوە. ئەمە بەڵێنێکە کە کار بەدەستانی ڕژیم پێیانداون، بەڵام ئەگەری جێبەجێکردنی هێشتا نادیارە. لە شاری پیرانشار و دێهاتی قەڵاتەڕەش دوو کەسی دیکە بەناوەکانی ئەحمی ڕەسوڵی و ساسانی پاداش هەروە دەست بەسەر کراون. لە دێهاتی نستان سەر بە شاری سەردەشت کاربەدەستانی کۆماری ئیسلامی ڕۆژێک پێشتر بەرقی ئەو دێهاتەیان بڕیوە و بۆ بەرگەریکردن لە بەڕێوەچوونی نەورۆز. دیارە بە تەواوی ئەم هەڕەشە و تهدیدانە هەروەکو ئاماژەم پێدا نەورۆزی ئەم ساڵ زۆر گەرم و گۆڕتر و جەماوەری تر بوو لە جاران لە ساڵەکانی پێش. خەڵکی کوردستان و جەماوەری وەتەنگ هاتوو و دەست کۆماری ئیسلامی، جەماوەرێک کە هەروەکو ئاماژەم پێدا شادی و خۆشی و جژنی تایبەت بە سەری ساڵ بە حەقی بێ ئەملاولا و بێ شەرت و مەرجی خۆیان دەزانن، مەراسمەکانیان زۆر شکۆدار بەڕێوە برد. گویان نەدایە ئەمما و ئەگەرەکان شەرت و مەرجەکان یا ئەو مۆڵەتنامەی کە کۆماری ئیسلامی بۆ زۆربەیان بەبێ مۆڵەتنامە لە فەزایەکی جەماوەری بە بڵاوکردنەوەی هێماکان، بە بڵاوکردنەوەی سرودەکان، بە بڵاوکردنەوەی گوڵی سوور بە تایبەت لە شاری کامیارانی خۆشەویست ئەم ڕۆژەیان بەڕێوە برد و نەورۆزیان جێژنگرت. ئێمە لە بەرنامەی ڕاوێژ جارێکی تر وێڕای پیرۆزبایی نەورۆز و ساڵی نوێی هەتاوی ساڵی 1401 دەستخۆشی لە هەموو بەڕێوەبەرانی مەراسمەکانی نەورۆز و دەستخۆشی لە جەماوەری خەڵکی کوردستان دەکەین کە مەراسمەکانیان شکۆدار بەڕێوە برد. هەروەها خوازیاری ئازادکردنی دەست بەجێ و بێ شەرت و مەرجی بەندکراوان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی دەکەین. کلیپێک ببینن دێنەوە بۆلاتان. ساڵی تازەیە نەورۆز هاتەوە، جێژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە، جێژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە. کوردستان سەنگەری شۆڕشە. کوردستان بیری پێشکەوت و خوازانە و ڕادیکاڵ بیرێکی جێکەوت و ئیجتیماعیە. لە کوردستان بۆچوونی دواکەوتوانە و ئێرتجاعی ئەگەرچی لەباری مادی و لۆجستیکەوە پشتیوانی بەهێزی هەیە، بەڵام ناتوانێت بێتە بیرێکی کۆمەڵایەتی و لەلایەن جەماوەری خەڵک پشتیوانی لێ ناکرێت. فەرهەنگی ڕێکخستن و لە دەوری یەک کۆبوونەوە بۆ کار و مەبەستی هاوبەش فەرهەنگێکی جێکەوتووە لەم جۆغرافیا. بەهۆی هەبوونی ستەمێکی مێژوویی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستان، حیزبی جۆرا و جۆر بە گەرایشی جۆرا و جۆری لێ دروست بووە. بۆیە دەتوانین بڵێن کە کوردستان جۆغرافیایەکە کە فرە حیزبیە و دش بە دەسەڵاتی داگیرکەرە. لە کوردستان
کۆمۆنیستەکان جێگە و پێگەی کۆمەڵایەتیان هەیە و حزبی چەپ و سۆسیالیست لە کوردستان لە ئاڵوگۆڕەکاندا دەتوانێت ڕۆڵ و دەوری کاریگەریان هەبێت. هەر بەم هۆکارانە و دەیان هۆکاری تری لەم چەشنە ئەم وڵاتە یا ئەم جوغرافیە لەلایەن دەسەڵاتدارانی داگیرکەر حساسیەتی لەسەر هەیە و هەوڵدراوە چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری فەرهەنگی و ئابووری و تەنانەت سیاسیش لە ژێر فشار و زەخت دابێت و بربەست دروست بکرێت بۆ پێشکەوتن و بەرەو پێشچوونی. زۆر جاریش بە شاهیدی مێژوو جێنۆساید کراوە و شەڕ و ماڵوێرانی و ئاوارەی بەسەردا سەپاوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە بەتایبەت زۆر دوور نەڕۆین لە سەردەمی دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامی لە شەڕی قارنێ و قەڵاتان و نەورۆزی خوێنینی سنە و تا شەڕی 24 ڕۆژەی شاری سنە دەتوانین دەیان نمونەی تر لە جەنایات و کارەساتێک کە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی کوردستانە هێناوە ناو لێ ببین. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا بەهۆی ساڵیادی کارەساتی کە بە ناوی نەورۆزی خوێنینی شاری سنە ناوزەت کراوە و زۆر جار ناوی لێ دەبەن و باسی لێکراوە باس لەو کارەساتە مێژوویە دەکەین. یەکێک لە شاهیدانی زیندوی ئەو کات ئەو سەردەمی نەورۆزی خوێنینی سنە هاوڕێ فەرشیدی غەفارنژادە کە بانگمان کردووە تا لەم بەرنامە لەگەڵمان بێت و بدوێن لەسەر ئەو کارەساتە کە چ ڕوویدا چ زەمینەهایەکی سیاسی و کۆمەڵایەتی بووە هۆکار بۆ ئەو کارەساتە یا بۆ ئەو جەنایەتە. لەو کارەساتەیە زیاتر لە 78 کەس لە خەڵکی شاری سنە گیانیان لەدەستا. زۆر شوێن خۆمپارە باران کرا و زۆر کەس ماڵ و جێگا و شوێنی ژیانیان بەجێهێشت و ئاوارە بوون. بزانین چه ڕوویدا چه اتفاق گەلێکە ئەو سەردەمە و تەجروبەکانی ئەو کاتە چمان پێ دەڵێت بۆی کە بیکەینە دەرس و ئەزمونمان بۆ داهاتوو. هاوڕێ فەرشیدی غەفارنژاد ئەم کاتت باش، سپاس کە لەگەڵمانی. زۆر سپاس کاکە ئاکۆگیان. پێشەکی ڕێزی سڵاوم هەیە بۆ جەنابەت و بۆ هەموو هاوکارانی بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. پیرۆزبایی نەورۆز و ساڵی نوێتان لێ یەکەم و هەروەها پیرۆزبایی نەورۆز و ساڵی نوێکەم لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت خانەوادەی سەربەرز و خۆڕاگری گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم و عەداڵەتی کۆمەڵایەتی. هیوادارم ساڵێکی پڕ لە سەرکەوتوتان لە پێشا بێ. سپاس. سپاس کاک فەرشیدیان. هەروەها منیش لە بیرم چوو با پیرۆزبایی ساڵی نوێت لێ بکەم و هیوادارم سەرکەوتی و بیبمێنی بۆمان. کاک فەرشید بۆ خۆتان یەکێک لە شاهیدانی زیندوی نەورۆزی خوێنینی ساڵی 1358 لە شاری سنە بوون. حەزەکەم سەرەتاکەی ئاوا دەست پێ بکەن. چۆ ڕوویدا چ زەمینەیەکی سیاسی و کۆمەڵایەتی دەو سەردەمەیە بوو کە بووە هۆکار بۆ ئەو کارەساتە؟ کاک ئاکۆگیان بۆ بگەڕینە سەر ئەوەی کە بە حقیقەت ئەو شەڕە دەستی پێکرد پێشینەی کی هەیە کە کورتێک من باسی ئەو پێش ناکەم هەر وەکو تەواوی خەڵکانی ئێران جوڵانەوە و قیام دەستی پێکرد لە کوردستانیش. لە کوردستان هەر لە دەورانی قیام کە دەستی پێکرد لە ساڵی 57 لە ئەوایلا بلەخەرە خەڵک بە هەموو چین و توێژەوە کەفتنە ڕێگا و دژ بە حکوومەتی پاشایەتی وەکو هەموو شارەکانی ئێران. بەڵام کەم کە هاتیتە بەرەوە ڕوو بە قیام بەرەو دەوران تقریبەن ئەوایلی پاییز بوو لە کوردستان سەفبەنیەکان جیا بووەوە، ڕەوتەکان جیا بووەوە. من ئیشارەی بە شتێ بکەم ئەو کەسانەی کە ئیستەیش ماون حاڵت شاید حاڵن لە هیچ کوێ ئێران نەتوانم بە جورعەت بێژم بە ئەندازەی سنە مەشهورە بە کتێوی جڵدەسپیەکان کە ئەم کتێوە جڵدەسپیگەرە کتێوگەری ئاساری کلاسیکی مارکسیستی بوون لە سنا بڵاو کرابەوە
و وردە هاتین دوو ڕەوتی تر بە ناوی ئیسلامی لەسنە سەریان هەڵدا بوو کە نوێنەرایەتی دوو ڕەوتیان نەکرد و لە واقع ئەتوانم بێژم لە سنا دەست بوو بە سێ بەرە بەرەیەکی چەپ و سوسیالیستی بەرەیەکی ئیسلامی شیعە و بەرەیەکتری ئیسلامی سنی بەو معنایە من ئیشارێکی کورت دەکەم بەو نوێنەرایەتیانە ئیسلامی سنیەکە ئەحمەوی مفتیزادە بوو ئەحمەوی مفتیزادە کە لە ساڵەکانی ابتدای پەنجاکان هاتەوە بۆ سنا بوو بە پێشنمازی مزگتی ئەمین و دوای چەند ساڵێک تقریبا پێم وایە ساڵی 55 بوو مەکتەبی قورئانی دانا لەو مەکتەبە قورئانە ئەساسەن هەموو تەبلیغات و هەموو قسەیەکی لەوێ ئەمە باسی پێش قیامەکەم دژی بە کۆمونیستەکان دژ بە چەپ دژ بە گرایشی چەپ بوو على العموم و لە قاڵبێکی ئیسلامی سنی ئەمە کورتێک لە ئەحمەوی مفتیزادە و پێش قیام و لە هەمان کاتە کابرایکتر بوو بە ناو سەفتەری مەلایک بوو کە هاتووە بۆ سنە تقریبا ساڵ و نیمێ کەمتر لە 2 ساڵ کە لە سنابوو مەسئولیت یا بەرحاڵ بەرپرسیارەتی حسینیەی سنا حسینیە مزگەوتی شیعەکان بوو لە سنا بەدەستیەوە بووە ئەویش فعالیەتی خۆیەکە لەو ڕاستە کەم کەم ئەمڕۆتە ئێمە شاهدی کەسانهایەکین کە ئەو کات بە ناوی کۆمەڵە نەبوون بەڵام دوجار دەرکەوت بوومان ئەمانە هەموو چهرەهایەک بوون کە لە تشکیلاتێکە بەناو کۆمەڵە کاریانە کرد دەور و نەخشی ئەساسیان هەبوو بەڕاستی لەو دۆرانە لە دەوران قیامە بۆ جەهەت و خەددانن من بابم مثاڵێژم شعاری ئێمە نان کار ئازادی حکوومەتی کاریگەری بوو کە لە دوای پائیز لەو دەورە بوو بە نان ئازادی حکوومەتی پەیغەمبەری ئەوە شعاری بڵین ئەو بەرەکەی تر بوو ئەو دوو بەرە هەر ئەهاتن بەرامبەر بە یەک تا ڕۆژێک کە بە تۆرە ئاشکرا بە پلاکاتێکی گەورە ئەحمە و مفتیزادە لەبان مزگەوت جامعە و کە عادەت بوو ئەگەر کەسێک گیانی بەختەکرد لەو دەورانە بەلاخەرە کۆبوونەوە لە مزگەوت جامعە بۆ ڕاپەیمایی و ئەسپەردەکردن لەبانی و نووسی و وریدی ورودێک کۆمونیستها مەمنوع لەوێ کێشەکان کوڵترەوە بووە و حتا بوو بە حاڵەتی لە یەکدانی هەوادارەکان حمڵیان نەکرد بەو کەسگەرەی کە ناسراوە بوون لە بەرەی چەپا بوون ئەم کێشە هەر بەمە تواو نەبوو کێشەکە وا بوو کە بینی ئەحمە و مفتیزادە و بینی سەفدەری کێشە بوو ئەحمە و مفتیزادە خەونی ئەوەیە ئەبینی کە ئەو ڕێبەرایەتی کوردستان بکات لە داهاتووی کە بە احتمال ئەگەر جمهوری ئیسلامی بێتە سەرکار ئەو دەمڕاستی جمهوری ئیسلامی بێت لە کوردستان بەڵام جمهوری ئیسلامی کەسێتری بوو ئەویش بە ناو سەفتەری کە لە تەقابڵ لە مقابڵەی ئەم دوانە پێکەوە دائیمە گێرە و کێشەیان بوو ئەم کمیتەی خۆی هەبوو ئەو کمیتەی خۆی هەبوو بە هەر حاڵ دوایی کە قیام هەچی پێکەوان کمیتەکانی خۆیانیان دامەرزان کمیتەی خۆیانیان دامەرزان و لە هەمان دەوراکەوان کمیتەی انقلابی ئیسلامی خۆیانیان دامەرزان چەپ و کۆمونیستەکان بە معنای واقعی ستاتی فەرماندەهی خۆیان کە بە ناوی جەمعیەتی دفاع لە ئازادی و انقلاب بوو ئەویان دامەرزان کە ئەو وەختە بەرچاو بوون کەسانهایی کە لە دفاع لە جەمعیەت دفاع لە ئازادی و انقلاب بوون ڕەفیقەکانی کۆمەڵە بوون وەکو کاستێق وەکو کا ئەیۆب نەبەوی وەکو کاک شوعیب زەکەریایی وەکو کا عەبەی هوشیاریان سەلاح ئەمانەتی و فرێک کەسگەرتر کە ئیستەیش ماون حەز ناکەم ناگیان بێرم ئەم بەرە لەو ستادا فعالیەتی ئەکرد و کاری ئەکرد تا ئەوەی کە ئێمە دوای 22 بەهمەن جەمعیەت زۆر لە فاصلەی پێش ئەوەی کە 22 بەهمەن بێت تا دوای ئەوە ئێمە بنکەکانێک هەبوو لە گەڕەکە ئەو بنکانان لە کاتی خۆیان کە ئەوامڵی بڵین ساواک و پێش 22 تەبعاً ئەواملی ساواک و ئەمانە هین بوون حمڵیانە کرد بە محلات بنکەکان دروست کریە و دوای ئەوەیش کە جەمعیەت هات مجموعەی پێش ئەوە مجموعەیەکی کانونی معلمان کانونی
جوانان محصلان ژنان سندیکای شرکت خام هەموو ئەمانە زیینگەوە بوون فعالەوە بوون و ئەمە یەکێک لە کارگەرێک بوو کە واقعاً ئەو وەختا جەمعیەت یا بەواتێکی ساححتر هاوڕیانی کۆمەڵە دەستەندەرکاری دروستکردنی ئەمانە بوون کە خودی ئەمانە لە تەقابڵ تەگە و دووبەرەکەی ترا فعالیت‌های دموکراتیک فعالیت‌هایەکی سیاسی ڕادیکاڵ چەپ ئەنجامەدا بۆ ئەوەی کە بچینە ناو شەڕەکە هەروواکە ئیشارەم پێکرد بە کورتی شەڕی گێرەکێشەی ئەم دوانە تا ڕۆژی تقریباً 26 ئسفەندی 57 مفتی لەو دەورە چەند ڕۆژ بەر لە 26 شایعەیەک لە سنا بڵاوە بێتەوە کە گۆیا سەفتەری خەریکە سیلۆی شار سنا تەخلیە ئەکات و ئێنێرێ بۆ شارەکانی تری ئێران ئەم شایعە ئەم خەبەرە ناو خەڵکە زۆر خەڵکی تووڕا کرد و شتێکی تەبعا ناخۆش بوو بۆ بە هەمان ئەم خەبەرە جەماعەتی مفتیزایی سەر بە مەکتەبی قورئان بڵاویان کردەوە بەڵێ ئیشارە پێکەم ئەم خەبەرە ئەوە بوو کە مفتیزادە ئەمەیە بڵاو کردووەوە کە دژایەتی خەڵک بەرامبەر بە سەفتەری تووڕەی خەڵک زیاتر بکات و لە هەمان کاتە ڕۆژی 26 مفتیزادە نامێکە نووسێ بۆ سەرهەنگ ماشەڵای سەفەری ئەو کە بەحاڵ فەرماندەی ستاتی لەشکر لە سنا بوو داوای ئەسلحەی لێکات ئێژێ ئێمە پێویستمان هەیە ئێمە کمیتەمان هەیە و پێویستمان هەیە و جەماعەتی ئێمە دادێکی چەکیان پێ نییە و داواکەن چەکمان بەرێ ئەویش لە جواب یا ئەڵێ پێڵێ نەخێر چەک بە تائیدی نمایەندەی خومینی ئەبێ بکرێت نمایەندەی خومینی سەفدەریە ئێوە لای ئەو کاغذ بێرن باشە وەختی مراجعە ئەکات سەفدەری جواوی ڕەدی پێئاتەوە حتا نوعی تەوهینیشی پێکات کە ئێوە ئەو چەکانیشەوە هەستان یا ئەو فیشەکانەوە هەستان لە بازار ڕاچن جەماعەتەکەت ئێفرۆشن بووە منبع دەرامەت بۆیان ئێوە سەلاحیەتان نییە و ئەمە لە ستاتی بڵین دانیشتنی مفتیزادە کە ئەو کاتە ئوستانداریە مفتی جەماعەتی خۆی کۆ کاتەوە لە بڵنگووە قسەیان بۆ کات کە ئەڵێت ئێمە پێویستمان بە چەکە و چەکیش لە پادگانە ئەبێ بیهێنین کەس نایدا پێمان و ئەلۆ قسە خەڵک هەڵە خڕنێت و جەماعەتی مفتیزادە بە هەر حاڵ خەڵکی تووڕەیش کە لە شارە وجودیان هەز ئەویش بەنسبەتی ئەو مەسەلەی سیل و ئەم شتانە جەماعەتی مفتیزادە حەمڵە ئەکەن بە ستاتی بەها کومیتەکەی سەفتەری کومیتەی سەفتەری لە ئەبتدای لە خواردتر ئوستانداریە و لە ئەبتدای خیابان ئوستانداریە قەدیم ساختمانی بوو کە دەورەی شا و ساختمانە نیروی پایداری شایتیا بوو بڕین سێ تەبەقەیەک بوو حەمڵە ئەکەن بەوێ پێشەوە حەمڵەکە نەچنە بەردگاکەوێت جەڕ و باس مەسئولی ئێنە کابرای بوو بەناو شاتر مەمەد کرماشانیان ئەسڵ بوو جوابیان ناداتەوە لە دەمەقڕات تەقاکات و تەقە دەسی پێئکات بلا فاصلە سێ کەس بەریان نەکەوێت کەسێک بەناو حەمیدی دڵاوەری کە یەکسەر تیاچێت و دوو نەفەریش بریندارە بن جەماعەتێکی وا چەکیان پێ نییە ئەس جملە جەماعەتی مفتی یا غێری مفتی چەکیان پێ نابێت بەرحاڵ ئەچنە دواوە و جەماعەتی وا چەکیان پێوە دەسەکەن بە تەقا شەڕەکە لەوێ و بیدایەتەکەی دەست پێکات ئەوەی کە چەکی پێ نییە و مجموعەی تر ئەچن بۆ فەرماندەهی ستاد فاصلەی توولانی نییە لێنا بەرەو ناو شار خیابان شاپور ئەچن و ئەوانە کە من خۆمی لەوێ بووم یەکێک لەو کەسانەی کە وەختی تەقەدەسی پێکرد ئێمە بەرەو ئەوێ ڕۆیشتین بۆ ئەوەی کە بەرحاڵ پێمە وا بوو لەوێ ئەسلحە هەیە یا هەر هێنێک بە حاڵ کە ئەچتە ژوورە و ئەو وەختە حاڵەتێکی هینی هەبوو خەڵک بە کۆمەڵێکی یەکجار زۆر بۆ ناو ستادی لەشکەر کە ستادی لەشکەر بەخەرە جەماعەتێ لە ئێمە بە عمرتر بوون تەمەندتر بوون ئەوان ئەیانزانی خۆمان کرد بە سالۆنێکە لە سالۆنەکە جەماعەتی دانیشت بوون ئەس جمڵە فەرماندەی لەشکەر لەگەڵ چەند کەسێتر کۆبوونەوەیان بوو یەکێ لەوانە مەعاونەکەی مفتی بوو دکتۆر خەسرۆ خۆسرەوی من دکتۆر خەسرۆ خەسرەوی چونکە هاومەحەلەمان بوو ئەمناسی وەکوین
کە ڕۆشتینە ژوورە و کۆبوونیان بۆ هەستان و وەزعەکە تێکشوو جالب ئەوە بوو کە هیچ کەسێک بە فەرماندەی لەشکەر هیچ تۆهینێک هیچ شتێکی یا بە هیچ کەسێک لەوانە نەکرد وەزعەکە لەو حاڵەتێکی قیام هجوومێکی دەست جەمعی زۆر وەزعەکە خەتەرناکە و ئەوانە ئەو هاریکە چییە چی خەبەرە واتوموتیان ئەسلحە جەماعەت گشتی هەوایان کرد چەکمان ئەوێ ئەسلحەمانەوێ ئەو کاتە ڕاستەکەی کەلیمەی چەک زۆر باو نەبوو لە سنا هەر ئەسلحە بوو ئەسلحەمانەوێ ئەسلحە ئەویچ بە هەر حاڵ ئەم فاصلەکە ێژم تۆزێکی پێچوو جەماعەتی کەفتنە بین کە هەگات بڕنە دەرەوە با چەند کەسێ بێسن بۆ قسەکردن و فلان و ئالە قسەگەرە بەڵام خۆ دەزانی لە حاڵەتێکی قیامی بەو نەوعە تەنزیمات و شتە معنای پێیان ناکە على الكل بەحسەکە هاتە سەر ئەوە ئەویش وتی من هەتا کەتێ نمایەندەی جەمعیەت سخەنگووی جەمعیەت حضوری نەبێت لەگەڵ سخەنگووی سازمان شتێکە فەداییەکان من هیچ کارێ ناکەم هیچ کارێکتان ناتوانم بۆ بکەم من ئەوان بەڕست پێ دەناسم و تایبەتەن سخەنگووی جەمعیەت کە کاستێق بوو نامێکی کورتی نووسی و نامەکان نات بۆ جەمعیەت و بۆ سازمان شتێک بە فاصلەی کەم کاستێق و بیرروس سلێمانی لەگەڵ تعدادێکتر لە ڕەفیقەکانی جەمعیەت و چەند کەسێک لە چریکەکان و هەمزەمانیش حزبی دموکرات من ئەوختە نیان مەناسی ڕاستێک ناوی ئەوانەی کە بەحڵ لەسەر حزب دموکرات و تعدادێک هاتن بە هەر حاڵ ڕانمایی کاستێقەوەوان کراو کە چوونە ژوورەوە لەوێ دانیشتن بۆ قسەکردن ئێمە ڕاستەکەی لە باسی قسە و باسەکانە نەیان هێش یان نەمان هەیە کەس چێتە ژوورەوە کە ئەوان قسە و باسەکەیان کرد کە دوجار هاتەوە قسە و باسەکان بوو بەوە کە بە هەر حاڵ خەڵک هەمزەمان خەڵک دۆری پادگانیان داوە بەڵام هێشتا مابوو بە نقطەی آخر لەوێ تەسمیمەگرێت تەلەفۆنەکات بۆ ارتباط دەگرێت بە بیستیم یا هەرچی کە فەرماندەکانی پادگان بێن کۆبوونەوە بکەین لێرە کە جوابی ڕەدی پێ ئەدەنە و هەمزەمانیش خەڵک هێرشی کردووەتە سەر ژاندارمری بە کەمێ فاصلە و لە پادگان پێشتر لە بەسڵا پادگانی لەشکەر بوو و بە سیمخاردار و بە خاک ڕێزۆشتە جیا بوو لە یەکتر حمڵیان کرد بەوێ کە ئەم باساکەم ئەمە بە سەریعی بۆ ئەوەی کە ئینکن کە لەوە بەخشێکی زۆر لە جەماعەتی ژاندارمری هاوکاری ئەکەن وەختێ ئەزانن لە پادگانەوە دەستوریان بۆ تێ لە تارانەوە کە بە هیچ جۆرێ نە جوابی سەفەری بنە و نەیش پادگان تەحویل بن تا ئاخرین دێ قە مقاومەتی خۆتان بکەن و ئینکن ئەم باساکەکە ئەگا بە نیمەشەو یانێ درەنگبەق پادگان دەستەکا بە تەقەکردن خۆمپارە و ئەوەڵین نیشانەکانی هینگەری منەوەر بوو خۆمپارەگەری منەوەر یەخست بۆ دەوری و بەری پادگان بۆ ئەوەی کە بەرحاڵ بزانێ لەکوێ خەڵک هەیە و لەکوێ خەڵک نییە و لەوێ بیاتە بەر تۆپ و خۆمپارە ئەوانە کە وایشیان کرد و بەرحاڵ جەماعەتێک لە ژاندارمری پەشیمان یا بەرحاڵ مقاومەتەکەن لەگەڵ جەماعەتی ئەرتشیەکانە هین دەستی پێکرد بەڵام شەڕ دەستی پێکرد کە لەو فاصلە کە ئەم شەڕە دەست پێ ئەکات و ئەوانە تعدادێک کە چوونەتە ژوورەوە بۆ ناو پادگان لە دوای ژاندارمریە و حدودەن 135 کەس کە دەستگیرەکردن شەڕ ئیتر لەوێ و دەست پێکات پادگان لەگەڵ خەڵکێکاوا لە دەور پادگانە بوون بەڵام پادگان لەگەڵ ئەو خەڵکان نیە پادگان لەگەڵ کاک فەرچێت قسەکە لەبیر نەچێتەوە تا و کاتەیە چونتە ناو پادگان ئەوانەی کە چوو بوون بەرەو هێرش بەرن بۆ پادگان جەماعەتی موفتیزایی بوون یا خەڵکی عادی ناوستنە نەخێر جەماعەتی موفتیزادە هەتا نە شەڕەکەیان هەڵگرسان هەتا و کات لەوێ بوون شەڕەکەیان هەڵگرسان بەڵام ئەوەی وا هێرشی کرد هەمووی خەڵکی ئینقلابی و خەڵکی این کە هەدەفەکە ئەوە بوو
پادگان تەسمیمی گرت بوو باشە شار بابەرین کاک فەرشید پرسیارێک من بیستومە گوایە ئەم هێرشەی ئەم خەڵک بۆ سەر پادگان و خەلعی سلاح و مسلح بوون بە پەیامێک کاک سدیق داوێتی بە خەڵکی سنام کارەکراوە لە ڕادوێەوە من ئەوە ئیشارە پێەکەم چون منوتم ئەوە تا نیمەشەو بوو وەختێ نیمەشەو پادگان شار ئاتە بەر بۆ خۆمپارە ئەو وەختە لە ناو ستادا شەورای بە تەوافق و هەموو لایەک شەورایکی موقەتی 9 نەفەرە تشکیل لە درێت ئەو شەورا کاستێقەکەن بە سخۆنگووی شەورای موقەت ئەو شەورا سەعات 3:30 نیمەشەو پەیامێک ئات کاستێق یعنی ڕۆژی 27 ئسفەند یعنی سعات 3:30 بەیانی بڵین ینی مەشۆیا لە بەیانی کاستێق ئەو کاتە کە بۆ تلویزیینە چین تلویزیین بەدەست جەماعەتی مفتیزادە بوو رادیۆ تلویزیین وەختی ئەچن کەسی تیانە لەوێەوە بە هەرحاڵ پەیامەکە ئەدرگێت کە مردم نە بەخاترەوە پادگان بەخاتر ئەوەی کە مردم بۆ ئەوەی کە دفاع لە شارەکەما بکەین پادگان تەسمیمی گرگە بڕژ لەناو شار هەر کەسێ بە هەر جۆرێک دەتوانێت مقاومەت کا بۆ نەهێشتن وە سەنگەربەندی ناو شارکە بۆ نێڵین پادگان بێتە ناو شار بۆ قەتڵەعامی خەڵک کە ئەو پەیامە ئیسێش هەیە یعنی بە نووسراوە هەیە کە بە حاڵ کەی بڵاو کرۆچەوە و هەدەفیشی چە بووە لەو دێقەوە ئیتر شار لە هیچ ئەمنیەتێک بۆ هیچ کەسێ نییە چون ئەوان خۆمپارە باران و تۆپباران نەبەوەی کە بە قەستی ئەوەی کە بێژن جێگی مشەخەز ئەوان خۆمپارە و تۆپ ئەخەن با لە هەرکوێ بۆیان مهم نییە هیچ کەسێک نەبوو جێگەی ئەمن بێن لە هەر حاڵە منتەقەی کە لە دەوری پادگانا بوو لە تێڕەسی ڕەگباری مسلسل و بەسلاح دۆشکە و ئەو شتانە بوو ئەو ماڵگەرە بە کولی لەژێر تێڕەسی پادگان نابوون بۆ نمونە من وەکو شتێک وە شتایەت شتێکی عینی واقعاً دوای ڕۆژێک لە ماڵێکە پیاوێکە ئاویان نییە گەرێکی بچێتە دەرەوە ئاو بێرێت لە حوشەکەیانە ئاو بێرێت بۆ ناو ماڵەکە ئاو بخواتەوە ئێژێ بڕەخەرە من مناڵەکەم بەرزەکەم و بان سرم حتمن پادگان تەقە ناگا لەو مناڵە و من تفەنگیشم پێ نییە بمەحزەوە پانەدە دەرەوە هەم مناڵەکەی ئالە تیرێک ئالە قاچی هەم خۆی هەرتیان دەست بەجێ زەخمیەون دوای نازانم چیان بەسەرتێ بە هەر حاڵ منزورمەوە ئەنتقال دیان بۆ بیمارستان وەکو نمونەیە هەموو کەسێ دوژمن بوو و ئەو پەیامەی کاستێق بۆ دفاع لە شار بوو نەبوو ئەوەی کە گرتنی پادگان چون وەزعەکە لەوان نەبوو کە بتوانی پادگان حاڵەتێکی دفاعی قەوی گرتووە خۆی و لە تارانەوە پەیامیان پێیاندا بوو و ئەوەیش ئیشارە بکەم هەر لەو کاتا کە سەفەری داوا ئەکات لە ئەفسەرانی بان کە بێن کۆبوونەوە بکەن ئەوان تەک تارە ناقساکەن ئەو وەختە سەر لەشکەر قەرنی بەسا هینی ئێرانە بێت سەر لەشکەری حکوینی نظامی ئێران ئەو ئەختاری پێکە کە نابێت بچن و لەم تارێخە و سەفەری هیچ مەسئولیەتێکی نییە و خەلع مەسئولیەتە کردێت و ئێوە بە هیچ جۆرێ نابێت پادگان بنە دەسەوە و لە هەموو هینێک ئیسفادە بکەن بۆ ئەوەی کە پادگان حەفز بکەن و دوای بەرحاڵ شەڕەکە دەستی پێکرد لە دوایە ڕۆژی 27 هەلیکۆپتەر ڕووی کردە پادگان لە کرماشانەوە 7 هەلیکۆپتەر دیار بوون هەر هەفتەکەیان ڕوو بە پادگان ڕوو بە پادگان چوون بە ماوەیەکی کەم لە پادگان نیشتنەوە تەقە هەر ئەدامێ بوو بەسڵات دەوری پادگان و ئەوانە گیرا بوو هەلیکۆپتەرەکان لەوێ دوای نیشتنەوە دوای ماوەیەکی کورد پێم وا بوو بار و مهمات یا هەرچیان پێ بوو خاڵیان کرد تەخلیەیان کردبوو هەستان بە تیربار کەفتنا بەحاڵ ناو شار بە تایبەت گەڕەکەکانی دەوروبەر و ئەو منتەقەی پادگان هەموویان دا بەر مسلسل و تیربار و بە شەرتێک هین بوو لەو کاتا بوو کە شەورای موقت ئەتڵاعیەکی بڵاو کردە و تەشکیلاتێکیان دروست کرد بۆ نەزم و نەسەقدان داوایان کرد لە خەڵک
هەر کەسێ چەکی پێ هەر کەسێ ئەسلحەیە پێ بە زووترین کات خۆی بناسێنێ بە ستاتێک بۆ تەنزیم و ئیدارەی ئەو وەزعا کە هەر چەکدارێ نەتوانێت بە هەر جۆرێک بتوانێت هەر کەسێ چەکی وێ ئەبێ خۆی بناسێنێ کارت بگرێت هیچ کەسێ بۆی نییە خودسەرانە عمل بکات و هیچ کەسێ بۆی نییە کەسێکی تر خەڵ ئەسلاح کات هەموو چەکەکان ئەوە هەیە وجودی هەز ئەبێ لە خزمەت دفاعکردن لە شارە و داوای لە خەڵک کرد کە شار سەنگەربەندی بکەن و ئەوانە هەمزەمان لەوێ ستاتێک دروست کرا بە ناوی ستاتی بەسڵام موادی غەزایی و مایحتاجی زندگی کە ئەعلام کرا لە شارەکانی کوردستانەوە بە تایبەت شارەکانی کوردستان و دێهاتی منتەقە دەست پێکرا و بە حەدێکی یەکجار فراوان یەکجار زۆر دوای دوسێ ڕۆژ ئەو ستاتە مەجبور بوو داوا بکات لە خەڵک بەسە جارێ هیچ مێرن ناوسنا چون نگهداریەکەی هینە نگهداریەکەی مشکڵە وەزعی موادی غەزایی باشترە و دفاعکەن یعنی گەرەکمەوە بێژم کە لە فاصلەیەکی یەکجار زمانی کەمە ڕەفیقەکانی کۆمەڵا و بە تایبەت کاسدێک کە لە ڕاستیەوە بوو وە ڕەفیقەکانی ترک کاریانە کرد ئەوە بوو کە لێنا سازماندەهی ئەنواع و تەشەکلهای مشخص بۆ ئەمنیەت و بۆ مایحتاجی زندگی موادی غەزایی ئەوانە هەموو ئەمانە سازماندرا تەبعاً ئەمانە هەمووی بنکەکان دۆریان هەبوو و بنکەکان لە ئەم ڕاستە کاریانە کرد بۆ سەنگەربەندیکردن بۆ تۆزیعی موادی غەزایی و ئەوشتا من ڕاستەکەی شتێکم لە بیر چوو حەزەکەم ئیشارەی پێ بکەم لەو کاتا لای نابووین لە ستاتی لەشکەر کە کاستێق و بیرروس سلەیمانی و ئەو جەماعەتە هاتن من ئیشارە بکەم بەوە کە بە فاصلەیەکی زمانی تقریبا نازانم بێژم شاید 20 دقیقە سەعات شتێکی لەو دەورە بوو کە کاشوعیب زەکەریایی هات کاشوعیب چهرەیەکی ناسراو بوو هەم بە دلیل ئەوەی کە کاشوعیب لە دەوران شاکە لە زیندانە بوو ئازاد کرا ئەو کاتە وەکو ئازادی زیندانیان سیاسی کە ئەستەقباڵێکی یەکجار عەزیمی لێکرا لە سناوە هەموو خەڵکی سنایان ناسی چا لەو دەوری چاکە لە جەمعیەتە بوو ناو جەمعیەتە کەسێکی بە ئیسلاح بەرپرس و ناسراو بوو کە وەختی هات جەماعەت فرەی کە کاشوعیبیان ناسی و ڕانمایان کرد کاس سێقوان هەن لێناوە کاشوعیبش حزوری بوو گەرەکمە بێژم لە جەماعەتی وەکو ناسراو کە باسەکەی نێژین کاسدێق و کاشوعیب ئەمساڵ وەکو کۆمەڵە جەماعەتێکتر ڕەفیقەکان کە لە جەمعیەتە بوون طبعا ئەوانی شەر کۆمەڵە بوون بەڵام ئەوان بەناو جەمعیەتەوە هاتن بۆ ئێنە هەمویان لێنە حزوریان بوو بە هەر حاڵ من تا ئێرە پێم وابێ ئەگەر پرسیارێک بێت بێج ئەگەر نەت حەزەکەم ئەگەر ئینکەم ئەدامێ بم کە پەرشێتیان ئەمە هەرویستم خۆت عمومی باسەکەی عمومی واقعەکە بەڵێ دەنگەکەتم نییە دەنگ نییە هاوڕانی بەشی تکنیک کاک ئاکو یان دەنگم نییە دەنگەکەت نایێت بۆ من یەک دقەکە فەرشێتی وە کاک فەرشید ببوورە کێشەیەکی دەنگمان بوو کاک فەرشید من هەرویستم عمومەن خۆت باسێک لە کارەساتەکە بە نەچوومە ناو جوزئیات پرسیارە لێ بکەم بەڵام ئێستا بینەرێکمان لە دیواندەرە پامێکی نردووە ئەڵێ کاک فەرشید لە ناو قسەکانیا زۆر باسی جەمعیەتی کرد ئەم جەمعیەتە کێ بوون چۆن دروست بوو مەبەستی لە جەمعیەت چ نوع جەمعیەتێک بوو گوتم ئێستاگەیکەمە پرسیار و هەراستەی کاک فەرشید یەکەم کاک فەرشیدیان هەر وەکو وەڵامی ئەو پرسیارە
جمعیت مەبەستر لە جمعیەتی دفاع لە ئازادی و انقلاب بوو ئەوەی کە کۆمەڵەشتیان نەخشی هەبوو حەزەکەم خۆت هەم بۆ بینەران هەم بۆ نسلی تازە باسێک لە ئەو تەشەکولەمان بۆ بکەیت ئەو تەشەکولە ببوورە کاگا حدێک خارج نەبین لە باسەکە جمعیت دفاع لە ئازادی و انقلاب هاوڕێیانی کۆمەڵە دروستیان کرد هەروەکە ئەزانین کۆمەڵە لە 22 بەهمن بە گیان لە دەستانی کاک حەمە کەریمی حسینی کەریمی کاک حەمە حسین کەریمی کە گیانی بەخت کرد کۆمەڵە عەلا موجودیەتی کرد بەڵام هەر لەو کاتا جەمعیەت هایەک دروست کرا کە هاوڕێیانی کۆمەڵە کردیان لە سنا جەمعیەتی دفاع لە ئازادی و انقلاب و لە شارەکانی تر لە مەریوان لە بووکان لە ساقز لە شارەکانی تریش هەر شتێک بەناو ئەو جەمعیەتە بوو بۆ ڕەهبەریکردن و هدایەتکردنی مبارزات و جوڵانەوەها لەو دەورە لەو سەردەما و ئەو جەمعیەتە مرکزی سەقلی جەماعەتی بوون کە لەواقع ئەکسەریەت مطلق چەپ و ڕادیکال بوون ئەکسەریەتیشی کۆمەڵە بوو بەڵام گەرایشاتی تریشی تیا بوو کەسگەری تری تیا و من جملە مەسەڵەن پەیکار من جملە مەسەڵەن تەشکیلاتگەری چەپ و ورد خەتیسەیان پێوت بەڵام جەمعیەتەکە هاوڕێیانی کۆمەڵە تشکیلیاندا بوو وەستادی ڕەهبەریکردنی مبارزاتی مردم بوو لە شارەکانی کوردستان چریکای فیدایی جیاواز بوون لە جەمعیەت چریکای فەدایی خۆیان جیاواز بوون و لە سنا چریکای فەدایی دەفتەرێکیشیان بوو بە ناو پێشگام کە دەفتەری جوانانیان بوو و ئەوان و حزبی دموکرات چریکای فەدایی ئەوان مستەقلن بۆ خۆیان شوێنیان هەبوو مەقەڕیان هەبوو زۆر باش کاگە فەرشید تا و کاتت باس کرد کە بە فراخانێک خەڵک هێرشیان کردە سەر پادگان بۆی کە مستەلع من کە دەو فراخانە لەلایەن پەیامێک بوو کە کاکسدێق بڵاوی کردەوە قبل لەزەوە بوو یا دوایەوە ئەوە پرسیارێکە بۆ ڕۆشنی زیاتری باسەکە چونکە تۆزێک ئەحساسەکەم هین بوو نەکەوەی تێکەڵ بێت بەڵام تۆزێک وازەحتر بچینە ناو وردەکاریەکەی چونکە باس لە واقعەیەکی مێژوویەکەی نەبێت تۆزێک بەدقەتەوە باسی لێ بکەین کە سوی تەفاوم دروست نەبێت دوای ئەو کات ئەوەی کەوتت فراخ ئەوەی کە جەماعەتی مفتیدایەکان چوونە بەردەم پادگان یا خەڵک بوو ئیشارەت پێدا کە خەڵک بوو اتفاقەن لێرەش لە جریانی و پرسیارە کە من کردم بینەرێکمان لە سەقز و نووسێتی بەڵێ خەڵک بوو هەرەوە نەینووسیوە کە دیارە حتممە مەبەستی لەوە بوو کە خۆشی داماژەت پێدا دوای ئەوە کۆماری ئیسلامی هەیئەتێکی نارد لەم هەیئەتە حەزەکەم بام تەرکیبەکانی کێبوون بۆچی هاتن قبل ئەوە شار خونپارەباران کراجا هەیئەتەکە هات یا دوای ئەوە بوو منی شاراکەم شار لە 26ەوە دوانی مەڕۆی 26 کە شەڕەکە دەستی پێکرد ستاتی فەرماندەهی ستاتی بەسڵا کۆمیتەی سەفتەری ڕۆژی 27 گیرا یعنی لە 26 شەڕ بوو هەر لەو ستاتا بڕین و هەمزەمانیش کە خەڵک هێرشیان کردە پادگان لە 27 ڕۆژی 27 شاتر مەمەد خۆی و کوڕەکەی و تعدادێتر کە لێنا مقاومەتیانە کرد ئەوان کوژران و چەند کەسێکی چیان ڕای کرد ئە جملە کەسێک بە ناو مرتزا ئەویش کرماشانی بوو سنگتراش بوو بەڵام پادگان لە 26ەکەیەوە ئیتر هێرش کراسەری 27 شەوەکەی سعات 3:30 27 پەیامی کاستێق درا بۆ ئەوەی کە لە دەوری پادگان سەنگەربەندی بکەن نێڵن خەڵک نێڵێت کە پادگان هێرش بکاتە ناو شار بە تۆپ و تانگ و پیادا کە ئەوە بوو بلا فاصل دوایەوە ئەو ستادی سازماندەهیە ئەوانەی کە چەکیان هەیە ئەوە تشکیل بوو لە وەختا تشکیل درا و خەڵکێک مسلح بوو هەمووی لە دەوروبەری پادگان سازماندەهی کرا بۆ ئەوەی کە ئەگەر ئەوان گەرەکیانە هێرشکەن کە گەرەکیان بوو بەڕاستی هێرشکەنە ناوشار مقاومت بکەن لە مقابلیانە من یەکشتر بێژم هێرشی بۆ پادگان
ئێمە ئەو جمڵە کاک سلێمانی تیکانتەبە یەکێ لە من ناتام ئیسبێژم عزوو بوو یا بەرهەم یەکێ لە هاوڕێیانی کۆمەڵە بوو لەو کاتە کە لەوێ گیانی بەخت کرد و لەو 135 نەفەرە زۆری لە کەسانێک کە تیابوون هەر هاوڕێیانی کۆمەڵە بوون ئەو کاتەیش کە بەرحاڵگیران و من مەبەستمەوەیە هەلا وەرچەوتم جەماعەتی موفتیزادە ئیتر نەمان یعنی جەماعەتی موفتیزادە شەڕەکە موفتیزادە ئێوی شەڕەکە هەڵگرسێنێت بە قازانجی خۆی بەڵام دوجار ئیتر ئەوان لە ساحەکان نەمان بۆیە شەورای موقت سازماندەهی وەزعی شار بە تەورە عمومی بەدەستەوە گرت چە لە باری حەفازەتیەوە و چە لە باری مایحتاجی زندگی و تامینی مایحتاجی زندگی و دروستکردنی بەرها ئۆرگانهایەکی مشخص بۆ ڕەسیدگی بەو کارە سەفتەری هەرە و شەوە هەڵات چوو گوتیان لە ڕێگەی هەوا پەیما چوو دەنگ نییە دەنگم نییە ڕێن دەنگم هەیە بڵێ بڵێ ئایسە دەنگ هەیە زۆر باشە ئەو شەوەی کە وتت خەڵک چوونە ناو پادگان 5 نەفەرگیرە گوایە سەفتەریە یا مفتیزایە دانێکیان هەڵدێت ئەڕوات بەرەو کرماشان پێم بە هەردووشیان هەڵدێن وایە نا سەفتەری لە پادگانە ئەبێت سەفتەری ئەو ڕۆژە هەڵدێت دەچێتە پادگان خۆی لە پادگانە بوو کە ڕۆژی 28 لە واقعە سەفتەری بە هەلیکۆپتر ئەچێ بۆ کرماشان و لە پادگان نامێنێ وەختێ شەڕەکە زۆر قوڵە بووەوە زۆر وەزعەکەینە ئەوە ئەچێت بەڵام مفتیزادە ئەمێنێتەوە کە دوجاریش بەرحاڵ لە وتووێژ و لە بەحسەکانە ئەوانە تێت مفتیزادە خۆی نیشان ئەدات بەڵەقەرە و ارتباط ئەگرێت لەگەڵ ئەو هەیئەتە پێش ئەوەی کە هەیئەتەکە بێت ئەنواعی ناونیتکە اتهامات ئەنواعی چتگەری کاذب غەڵەت و بەسڵاح کەسب ئەدا بەو هەیئەتە مفتیزادە ئەو هەیئەتە دوجار تێن کە من یەک ئیشارە بەوە شتێک بکەم کە ئەو کاتە فرودگای سنا تەحتێڵە بێت بەسڵا کارمەندەکانی کار ناکەن ئەڕۆنەوە و پلیسڕایش گێڕایەڵی جەمعیەتە و چەپکەن هاوڕیانی ئێمە بەرحاڵ ڕێخۆشکەرە بن بۆ ئەوەی کە جەمعیەت کە فرودگا بکەنەوە بۆ ئەوەی کە هەیئەت قەرارە بێت هەیئەتەکە کە قەرارە بکەفێتە ڕێگا بە سەرپەرستی تاڵەقانی ئەکەفنە درەنگ وەختێ تێن تقریبەن ڕۆژی ئەوەڵی فەروەردین هەیئەت تێت سعات 9 شەو خەبەر درا کە تاڵەقانی ئەتکا لە دانشگای ڕازی لە سنا هەیئەتەکە بریتی بوو لە تاڵەقانی بوو ڕەفسەنجانی بوو بەهشتی بوو و بەنی سەدر بوو وەزیری کشوەر حادسەی جەوادی بوو ئەحمەدی حادسەی جەوادی و یەحیا سادق وەزیری نمایندەی کانونی وەکەڵا بوو کە هات سارم سادق وەزیری بوو نمایندەی کوردەکانی مقیم لە تارانە و شکڵای پاکنژاد بوو کە لە نمایندەی لەلایەن جبهەی دموکراتیک ملیەوە هەیئەتەکە ئەمانە بوون کە هەموویشیان بەیەکەوە نەهاتن بەڵام ڕۆژی ئەوەڵی فەروەردین هەموو پێکەوە کۆبوونەوە کاک فەرشید لە چ تاریخێکا بوو کە هەواپەیماکان هاتن سەوتیان شکاند دوایەوە هێرشیان کرد ئەوە توانی من هەواپەیمای F4 هات نەشاستن لە تاریخی 28 29 و حتا ئەو ڕۆژەی کە تاڵەقانی ئەوان بوون لە سنا و لە دانیشتن بوون لەینا حتا ئەو ڕۆژە جارێکتر ئەو فانتۆمانە هاتن و دیوارش سەوتیان شکان و بەسەر شارە پەروازیان کرد کە لێنا حتا ئەو بوو باسوتی هێشتا هەواپەیماکان هێشتا ئێمە لە وتوێژین هێشتا هەواپەیماکان هینە کە پەیامێک وەزیری کشوەر ئەیا بە قەرنەی کە بەرحاڵ تەقە و خومپارە باران و
ئەمانە ڕاوێستن ئێمە لێرەین ئەو حتا ێژێ من لەلایەن بەسلاح خومینی و شەورای انقلابی ئێرانەوە هین کراوم تا دەستورم بۆنەی من هیچ کارت ناتانم زۆر باشە کاک فەرشید دوسێ پامەم بۆ هاتووە کاک اقباڵی شابازی لە فەیسبووک ناریێتی ئەڵێ ڕێز و سڵاو بۆ ئێوە بۆ کاک فەرشید ماندوونە بن تاریخ و شەرحی ماجراکە زۆر بە دەقێکی گێڕاوە سپاس کاک زانای سعیدزادە وتێتی کوردستان بەگشتی و سنە بە تایبەتی هەمیشە دژ بە دواکەوتوی و ئێرتجاعی ئیسلامی و ئاینی وەفاون و کۆمەڵەش وەکو ڕێکخراوەیەکی پێشڕە و هەر لە سەرەتای بەدەسەڵات پێشنی کۆماری ئیسلامی ڕێکخراوی خەڵکی هەژار و کرێکار و ئازاریخواز بۆ دژ بە ئێرتجاعی ئیسلامی و سیستمی نامرۆڤانەی دەسەڵات دەستی داوەتە شۆڕەش و دڵنیان تا سەرکەوتن ئەم شۆڕەشە بەردەوامە مێژوو بەڵگەیە بۆ ئەم قسەیە کاک سەلاحی کەماڵیش سڵاوی نردوو ماندوونە بوونیەکە لە بەرنامەکە لە تووری لە واتساپ دووسێ پەیامان بۆ هاتووە یانێکیان نووسیوێتی زۆر جار گیانبەکردوانی شەڕی 24 ڕۆژەی سنە و نەورۆزی خوێناوی تێکەڵەکرێ بەغەڵەت ئامارەکانیان پێکەوە ئەدرێت ئێوە ئایا ناوی جیاوازتان هەیە کە کامیان لە نەورۆزی خوێناوی بوون کام بەشیان لە شەڕی 24 ڕۆژە بووە من لێرە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا نزیک 78 کەس و ئامارەی کە لای ئێمەیە لە نەورۆزی خوێنینە گیانیان لەدەستاوە دانەیەکیان منداڵ بووە کە ناوی نادیارە سیانیشیان ناوی بەڵام ناوی 74 کەسی لانەکەم ئێستا لای من هەیە نووسێتی ئەگەرەکرێ بیخوێنەوە لە خاڵناوەکان زۆرن ئەگەر کاتمان لە ئاخری بەرنامەکە بەسەر چاو حتمما ئاماژەیەکی پێکەین یەک دوو سێ پەیامی تریشمان باتەوە کاک فەرشید پیرۆزبایی ساڵی نوێ دەکەن ڕاستیانەکەین و برادی لوتفیان کردووە هەموو بەرنامەکە بەڕێزێک لە ئەوێ هەنگەوە سڵاوی نردوو و برادی لوتفی کردو و پیرۆزبایی ساڵی نوێ کاک و سپاس بۆ بەرنامەکە و بە تایبەت دەڵێ پیرۆزبایی ساڵی نوێکەم لە بنەماڵی گیانبەستکردوان و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە سوودی کومنتێران مشەخەسنی ژناوی تادارێکی زۆرە پێکێناوە من هەم لەلایەن ئەوانەوە هەم لەلایەن هاوڕێیانی پێشمەرگە و ئەندامانی حیزبی کومنتێران سپاسی و بینەرەمانەکەین لە ئاوایی ئەوێ هەنگ یەک دوو پارچە شێعرمان بۆ هاتووە پێشکەشی کردووە بە یادی هاوڕێ فەرهادی شعبانی هیوادارم کات هەبێت ئەگەر مەجال هەبێت چون لەگەڵ خەوەری بەرنامەکە یەک ناکرێتەوە حتما بۆتانی باس دەکەیت کاک فەرشید دیارە بووکت کۆمەڵە یا لە چوارچەوەی جەمعیەتایە سیما ناسراوەکانی ئەو سەردەمی کۆمەڵە وەک کاک سودێق وەک کاک شوعەیب وانەی کە خۆت ناو لێبن ڕۆڵیان هەبووە لە ڕێخستنی خەڵک لە دژ هەم بە مەفیزایە و هەم جەناحی سەفدەری کە لەلایەنی ڕژیم بووە لەم ئەتوانیت باسێکی شت کرد لە هاوپشتی جەماوەری لە شارەکانی تری کوردستان ئەتوانیت بزانین ڕۆڵی ژنان لەو کاتەیە چۆن بوو باسێژی بۆی کە لە هەرکێ کۆمەڵە نەخشی هەبووە ژنانی شتیانە ڕۆڵی بەرچاویان هەبووە باسێک لە ڕۆڵی ژنانمان لەو سەردەمە بۆکەی لە من ڕاستەکەی کاگا کودام نابوو لە ئاخرەوە باسی ئەوەیش بکەم دوایی گەیشتم بەڵام یەک شت مهم بوو لێرە حەزەکەم ئیشارەت لێ بکەم ژوەکەش بە وردی بەڵام وتم بۆی کە حتما ئیشارەت پێکەم حتما ئیشارەت پێکەم بەڵام یەک شت زۆر مهمە کە لە دانیشتنا بەلەوە کە دانیشتنەکە بێت لەگەڵ تاڵەقانیەوانە تەرحێک درا کە پێشنهادەکەی لەلایەن معاونی ئوستانداریەوە درا لە ڕۆژی 28 کە ئەو تەرحە بۆ ئاگربەست تەرحەکە ئەوە بوو کە ستاد لەشکەر چۆڵکن تەحویڵی رادیو تلویزیین تەحویڵ بدرگێتەوە من ئیشارەت پێکەم هەموو ئەوانە گیانی ئەفسەر و ئەو خەڵکانەی کە هاوکاری خەڵکیان کردگە ئەفسەر و دەرەجەدارەکانێک ئەوانە گیانیان بپارێزیێت و بەتایبەت سەرهەنگ سەفەری
دەخاڵ نەکردن پادگان لە کاروباری شار مجازاتکردنی ئەو کەسانە کە بوو بە باعیسی ئەم وەزعیەتە ئازادی ئەو کەسانە کە لە پادگان گیراون بە گرەوگان هەمویان ئازاد بکرگێت شەورای موقت قبول بکرگێت و بمباران و تۆپباران و خومپارەبارانی شار تەوەقف بێت کە ئەمە هەر ئەدامەی بوو تا ئەو کاتەیشە کە تاڵەقانیوە هاتن من گەرەکمە بێژم کە لەسەر ئەم خاڵانە هەمووی یەکەمی ئەوە بوو ئستاد لەشکر بۆ دەلیلە ئەو ڕۆژە گیرا کە بەرحاڵ خەڵک چوون ئەسلحا وەلا هیچ شتێکی عجایب ڕووی نەدا ئستاد لەشکر دوایی هەر کەسی تیان نەما ئازاد بوو ئازاد کرا و مەرحەلەی تریشی کە باسکی رادیۆ تلویزیون بوون من ئیشارەم پێکرد رادیۆ تلویزیون جەماعەتی موفتیزادە بەجیان هێشتوو و کەس نەچوو تەقە بکات یا هێرش بکات بیانگری ئەوان ئەو شەوەی کە بەسڵا ئەو اتفاقەکە ئەوان بەجیان هێشتوو ئەوان مەسئولی حفاظەتی بوون بەجیان هێشتوو کاتێک کە جەماعەتی شەورای موقت دەچن کەسی تیان نییە هیچ کەسێک و حتا ئەوێ بە کێشە کە بەلەخەرە دەکەڵێک لە حاجیاوە هەست ئەو دەکەڵە کێبی خاتە کار چۆن کوێتە کار و فڵان و ئەوانە منزورم سەر ئەوەسە تەواوی ئەو ئەفسەرگەرەی کە لە پادگانا بوون خانەوادەکانیان ئەگەر ناو شارا بوون نەتەنها شۆرای موقت ئەو کاتە ئەتڵاعیەکی دەرکرد هیچ کەسێک بە هیچ عنوان هیچ نوع تەوهینێک ناسزای نەکرێت و ئەمە بە تەئکیدی کاستێق کرا کە بنکەکان مؤەزەف کران کە کەس ئەوانەنا دوجاریش تایبەتی سەرهەک سەفەری هیچ دقیقەیەک ئەحساسی نەکرد بوو کە ئەو گرەوگانە بەڵکە هەمیشە لەگەڵ یان وەکو کەسێک بەحاڵ ئەویش تەرفدار ئەوە بوو کە شەڕ نەکرێت بمباران نەکرێت خومپارە بارانی شار نەکرێت کەسێک نەبوو کە جەنایەتکار بێ بڵێ بەسڵاهین بێت گیرانە کە بلافاصلە کە ئیشارەش بێکرد خەڵ مەسئولیەتیش کرا لە ئستادی لەشکر لەلایەن قەرەنەی لە بەسڵا ئستادی گشتی لە تارانەوە ئەمە بوو بە مەبنا بۆ مزاکراتەکان کە دوجار زۆر بە دڵخۆشیکی زۆرەوە هەموو ئەو 135 کەسە ئازاد کران بێکەم و کۆڕی هەمویان ئازاد کران و بەرحاڵ گەڕانەوە کە دەستکەوتێکی باش بوو و شاریش ئەمنیەتی ناوشار زۆر لە ڕابردوو باشتر بوو دلیلەکەیشی ئەوە بوو نە جەماعەت موفتیزادا و نە جەماعەت سەفتەری ئیتر وجودیان نەبوو ناو شارەکە بۆ من نوعا بتوانن ئەختشاش و تەوهین بە خەڵک و لێدان و ئەم مشکلاتەوە لە شارە بوو بتوانن هینی بکەن ئەمنیەتی شار بەدەست جەمعیەتەوە بەدەست شۆرای موقتەوە و بەدەست بنکەکانەوە بوو لە مەحەلاتە وەزعیەتی شار تایبەتمەندێکی چاکی گرد و ئیشارەی کە زۆر مهمە ئەویش ئەوەیە کە ئەو کات لە شاری سنە واقعاً پشتیبانی شارەکان و دێهات و دەوروبەر بئەندازە قابل تەحسین بوو و فرش بەرچاو بوو نکاتێک کە توانین ئیشارە پێکەین کە ئەمڕۆ هەر ئەو نتفەگەریە هێشتا مایە ماگە و هێشتا ئەتوانین ئیشارەی پێ بکەین وەکو ئەتحاد و هەمبەستگی و یەکبوون بەڕاستی ئەو جۆرە کە لەو دەورە ئیستەیش بیری لێکەمەوە کە بە فاصلەی چەند سەعاتێک واقعاً تواو شارەکانی کوردستان و تەواوی منتەقە بەهانای خەڵکی شاری سنەو هاتن لە هەموو بارێکەوە لە هەموو ڕێگەیکەوە لە هەموو بە هەموو شوێنێک نکتەیەکی ئەساسی کە زۆر مهمە کە من ئیسە ئیشارە پێ بکەم یەکێک لە ئەوە بوو ئێمە 300 و تقریبەن زیاتر لە 350 زەخمیمان بوو بیمارستانی سنا و بیمارستانی قانع کە بەسڵا بە فاصلەی چەند ساڵێ بەلەوە دروستکرا بوو واقعاً نەتوانی نە ئەوەندە داوا دەرمان هەبوو و نە ئەوەندە پرسنێریان هەبوو کە بتوانن لە فاصلەیەکی زەمانی یەکجار کەمە بگەین بە باسڵا 300 و زیاتر لە 350 کەس برینداری شەڕ کە هەموو بە فیشک و بە خومپارە و بە تیکە تۆپ و خومپارە زەخمی بوون و فرێکشیان زەخمایەکی هینیان بوون تەواوی ئەو کەسانەوە بەتایبەت ئەو ژنانەی کە حتا دەورەیەکیش کاریان کرد بوو هەر دەورێکی کەمیان دی بوو لە پەرستداری لە بێهیاری
تەواوی ئەو کەسانەی کە ئیتر کاریان ناکرد یا حتا بانشەستە بوون ئەمانە ڕویان کردە مەرکەزیات دەرمانی ڕویان کردە بیمارستان و یەکجار دەورێکی گەورەیان بینی بۆ ئەوەی کە بە هەسڵا پرسنل لێ بیمارستان و دەرمانی فرە بکەن بۆیە نەقشی ژنان لە سازماندانی مەسلەی دەرمانی بێ حەد بەرچاو بوو و لە سازماندانی مەرحەلەی مایحتاجی زندگی لە بنکەکانە لە مەحەلاتە بۆ ئەوەی کە لە تەقسیمی موادی غەزایی و احتیاجاتی مردم و یارمەتی و کۆمەک و سازماندەهی ئەوانە بەڕاستی دەوری سەرەکیان بوو ئیستیج من تێتە بەرچاوم لە بیمارستانە کە زەخمیکمان ئەبرد بوو بیمارستان بەدە نەفەرە هاتن بۆ ئەوەی کە بەسڵ تەحویڵی بگرن و هەر کەسێک بە نوعی کارێکی بۆ یەکرد کە بەسڵ گیانی نەجات بات وانە یانێ منزورمەوەسە کە تەنها ئەوە نەبوو ئەوانەی کە لە دەوری پادگان لە دەوری پادگانی جا زۆر لە ژنان وجودیان بوو لە دەوری پادگانی جا زۆر لە ژنان بوون کە لە سەنگەرا بوون هەمزەمان لەگەڵ برا خۆیش کەسوکاریان بەسڵا لە هینیشا بوون بەڵام بەرچاوترین شتێک وە ئەهمیەتی وە مهم بوو ئێمە هەموو ڕۆژێ لە هەر گۆشێ شارێکە 10-15 کەس زەخمیە بوو 20 نەفەر 30 نەفەر زەخمیە بوو بردننی ئەمانە بیمارستان داوا دەرمانی ئەمانە لە ئەستۆی واقعەن ئەو پرسنلە بوون کە بەشی زۆری لەوان بەڕاستی ژنان بوو کاک فەرشید حدودەن لە دەقەیەک وەختمان باڵێ جا من حەزەکەم بزانم ئەو هەیئەتە کە هات یەک تەرکیبەکەی کێ بوو ئێستش ئەمڕۆ 5 فەروەردینە یعنی یەکێک لە ساڵگیاتی سوپەڕانیەکەی تاڵەقانیە لە شاری سنە دەقەنم ڕۆژەیە بوو کە سوپەڕانی کردو ئەوە تەرکیبەکەی کێ بوو خواستەکانیان چی بوو وە جوات چی بوو و پێم وابێ هەر لەو دانیشتنەیە بوو کە تاڵەقانی ئەڵێ باس لێ کاکسیدەکەکە و ئەڵێ ئەم سدێخی کەمانگەرێکی ئەویش ئەڵێ سدێخی کەمانگەرمەنە و ئەمە بۆتە جملەیەکی مێژووی و تا ئێستاش زۆر کەس کە یادی کاکسیدێخەکەات باسەوەکە کورسەیەکیشمان لەوە بۆ باسکەیت پرسیارێکی دیکەشم هەیە ئەگەر بە کورتی ئیشارەم پێ کرد هەیئەتێک هاتبوو کە بە سەرپەرستی تاڵەقانی بوو ڕەفسەنجانی و بەهشتی و بەنووسەری لەگەڵە بوو لەگەڵ هەیەتی ترا کە وەزیری کشوەر بەناو هەیەتی دەوڵەت هاتبوون ئەوانیش بە ئەسڵا ئەحمەدی حاسەی جەوادی وەزیری کشوەر هاتبوو لەگەڵ یحیا صادق وەزیری نمایندەی کانونی وەکەلا بوو لە تارانە لەگەڵ سارم صادق وەزیری کە نمایندەی کوردهای مقیم بوو و لەگەڵ شکرڵا پاک نژاد کە نوێنەری جبهەی دموکراتیکی ملی بوو و ئەمانە بەسڵا وەکو کەسگەرێکی بەرچاو لە هەیەتەکە ئەمانە هەیەتەکەیان تشکیلەدا کە هاتن یەکەم کێشەی مامۆستا شێع عەزەدین یادی بەخێر کە ئەکات جواب بە تاڵەقانی ئێژێت حکوومەتی ئاخوندی لە حکوومەتی تاغوتی خراوترە ئەوی ژەکات جواب ئێژێت تۆ خۆت ئاخوندی چۆن تۆ قسەی وا ئەەکەیت ئیسلام دینی فلانە ئەڵێ نەخێر ئەوە ئێمە ئێبینین ئەوە نییە هەر ئیستێش تۆ دانیشتی تەقەی خۆمپارەکان هەیە هەر ئیستێش هەوا پێما بەسەر تا تێت و ئەڕوا ئەنجا دوایی مشکڵەکە ئەبێ بەوەی کە دوایی باسی ئەوە کرد کە ئەو جمڵەی مەشهورە دەنگی ئاگرینی کاکسدێقە ئەکات جوابژی ئەوە کیە ئەوەی ترسنۆکە کە ئەم شەڕیە هەڵخراندووە و ئیسە خۆی شاردووەتەوە بۆ لێرە نییە کاستێقی هەڵەسێ ئێژێ نەخێر ئەوە نەتەنها ترسنۆک نییە بەڵکە ئەوە شەڕی هەڵ نەخراند ئەوە ئەو پەیامە بوو کە من داومە بە دلیلەوە کە پادگانەکە ئەویست ناو شار بگرێت نەتەنها ناو شار باتە بەرخۆمپارە و تۆپ و هەڕەشەیگەرین و کوشتن و قەتڵە عامی خەڵک وەڵکە ئەوێ هجووم کاتە ناو شار ئێمە وەزیفەمان و دفاع بکەین لە شارەکەمان و بەهەرحاڵ لەوێ ئەبێت کە کاستێق بە زۆر دەنگێکی دلێرانە کە تووڕەیی ئەو دەنگە تووڕەیەی بەسڵات تاڵەقانی کە گوایە بێرینی عدامی بکەن ئەوە ئەنیشێتەوە کز ئەبێت و دەنگی کاستێق دلێتر ئەبێت و ئەزانێت کە بەرحەڵ حەقانیەتی بە کاستێقە کە لەو جەلسا مەشهورە پەڕانیەکەی تاڵەقانی ڕاستە ڕۆژی بڵین ئەمڕۆ 43 ساڵ لەمەوبەر 5 فەروەردین
ئەو هەیئەتە بەگشتی لەگەڵ شەورای موقت و مجموعەیەک تر کەس لە مەدان ئەقباڵی قدیم یا مەدانی ئازادی ئیستا بە ئیسلاح لە کۆبوونەوە ئەو وەختە بۆ وەزارەتی بەرپاهینی کەشاوەرزی بوو باڵکونێکی یەکجار گەورەی هەبوو کە دایمە جێگەی سخۆنڕانی و شتە بوو لەوێ کۆبوونەوە و تاڵەقانەی قسەی کرد و بە نەزەر من یەک زۆر مهم بوو هیچ وەختێ شەورای موقتی ئینقلاب لە سنا پەسوەندی ئیسلامی پێو نەبوو یعنی حتا وەختە تاڵەقانیش لێ ناقسەی کرد باسی ئەوەی کرد وتی ئێوە شەورای موقتی ئینقلابتان هەیە و ئەوەڵین شارن لە ئێرانە کە خۆتان ئەم خەڵکی شارەکە توانیویانە شەورا هینکەن شۆرای خۆیان یان هەبێت مەبەستی ئەوە بوو لە بەقیە شارەکانی ئێرانە بەلاخەرە جەماعەتی خۆمەینی و بەلاخەڵا ئەوانەی کە دار و دەستا ئەوان هەمیشە تعینیانەکە کێ بێت و کێ نەبێت و کێ بێت وتی ئەینی ئەو جملەیە بەکار برد لە جملەکەی تاڵەقانیا ئەڵێت ئەم شەورای موقت ئێوە ئێژێ هەیئەتێک تەئین بووە بەناو ئەنجومەن کە لە گروها و جەمعیەتهای مختلف لە شاری سنا دروست بووە بە تۆری موقت هەرتا کە تێ زمینە فراهەم بێ بۆ ئەوەی کە انتخاباتی شەورای شار بەسڵاح بەڕێوە بچێت و نمایەندەگار خۆتان هەڵبژێرن بەڵام تا ئیستا ئێمە بە ڕسمیەت هێناسین کە لەلایەن گروههای خۆتان و جەمعیەتهایەکی مختلف ئەو منزوری جەمعیەت دفاع لە ئازادی و انقلاب بوو کە دروست کراوە و بەرحاڵ تا ئەو وەختە ئەمە بە ڕسمیەت دەناسیت تا انتخابات کە بەرحاڵ دوای ئەوە پرۆسەکی ترە کە بەرحاڵ انتخابات کرا و 22 نمایەندە هەڵبژێراوەوانە ئەکفەرشید وەک بەکاریاخر واقعەکە ئاوا بوو حتا هەش شەهیدیدا و پێوت باست کرد زمینەکانی و چۆن شخڵی گەر شەڕی بینی سەفتەری و مۆسیزایە بوو لە سەر دەسەڵات و ئەو نمایندەی کۆماری ئیسلامی و ئەمیش نمایندەی مەکتەبی قورئان و تەسەنون و دوو جەبهەی دژ بە کۆمۆنیستەکان عەلەیهی یەک و ئەو واقعانەی کە لە ئاخریا ڕوویداوە زۆربەی خەڵکی ئێستا شایدی و ماجرا کاتێک باس ڕووداوێکی مێژووی ئاوا گرنگەکەین حتمما بۆ ئێمە بۆوانەی کە هێشتاش لەناو ئەستەی مبارزە و سیاسەتین ئەزمموی هەیە دەستاوەردی هەیە بۆ داهاتوو ئەگەر تۆ باس لە نەورۆزی خوێنایی بکەیت چ شتایەکی بەرجەستە بوو تایە بۆ نمونە باس لە ڕۆڵی ژنا کرد کە بێتە دەست و ئەزمون بۆ داهاتوومان بە نەزەر من لە بەحسەکانی شە باسم کرد یەکێ لە مهمترین ئەزمونەکانی ئەوە بوو کە جەماوەری بوو خەڵک بە گشتی خۆی بەشداری ئەکرد و ئەوە نەبوو بێژی شەڕی حەزبێک یا تەشکیلاتێ بوو و سازماندەهیکردنی ئەوە بە نەزەر من مهم بوو یەکێ لە نقاتی قووەتی ئەو وەختەوە بوو بە مەحزی ئەوە شەورای موقت دروست کرا سازماندەهیکردنی ئەمنیەتی شار هیچ کەسێ بۆی نەبوو بێ ئەوەی کە وەرەقەی پێ بێت لەلایەن بەخشی ئەمنیەتی و بەخشی نظامی شار کە پێم وابێ کاکسەعەدی وەتەندوز مەسئولی بوو بتوانێت ئەسلحە حەمڵکە ناو شارە بێت و بچێت و ئەوە سازماندەهیدانی مەسئلەی ئازوقە و مەسئلەی مایحتاجی زندگی بۆ دانەکان بە نظر من ئەوەیش لە فاصلەی زمانی یەکجار کەمە سازماندەهی کرا بۆ ئەوە کە هیچ بشێوەیەک هیچ شتێک اتفاق نەکەفێ هیچ کەسێک ناو شارە بەسڵات اتفاقێک شەڕێک تێگەچوونێک شتێک بە نظر من یەکێک لە شتێری وا مهم بوو ئەوە بوو سەوایەوە پادگار حمڵەی کردو بە ناو شار بەڵام ناو شار بۆ خۆی هاوکاریکی یەکجار عەزیم دەبێن مردما بوو سازماندەهی خەدەماتی دەرمانی یەکێک لە مهمترین شتەکان بوو ئەوەی کە بە فاصلەیەکی زمانی کەم سازمان درا بوو ماشینهای ئامبولانس و کەم بوو نەبووە وەکوین بتوانێت لە ڕۆژە لە نقاتی مختلفە 20 نەفەر 25 نەفەر 30 نەفەر هەڵ زەخمی بوات
سازماندەهی کرابوو ئەمانە بوو بیمارستان سازماندەی کرابوو چه تعدادێک جێگە هەیە لە بیمارستانی ئەوە چه تعدادی جێگە هەیە لە بیمارستانی ئەوە بە نظر من سازماندەهیکردنی ئەمە نەقش و ڕۆڵی ڕەفەقەکانی جەمعیەت دەوری ئەساسیان بوو دەوری منەڕەتی بوو و ئەمە نکاتێ بوو کە ئەکرێت بە یەکدڵی و یەکدەنگی هەموو لایەک بەشدار بن بۆ ئەوەی کە بتوانین حرەکەتێ بۆنە بەرەو بە مەرجەوەیە بتوانین سازماندەهی حرەکەت زۆر باشە کاک فەرشیدیان ئەمە کاتمان ڕوو لە تەواوبوونە زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی و قبوڵی زەحمەتت کرد و ئەم ڕووداوە مێژوویەت وەکوەی کە خۆت یەکێک لە شایدانی زۆریمان ڕووداو کردبووی و ئێمە بۆ بینەران باس کرد دووارە سپاس دەکەین هیوادارم لە بەرنامەهای داهاتوو لەسەر مەسایلی جۆراوجۆر ئاوا وەکو ئەمڕۆ زەحمەت کێشی و بەشدار بێ لەگەڵمانە زۆر سپاس دەکەم بۆ ئەوەی کە ئەم دەرفەتانە بە مندا کە لەم بەرنامە بەشداری بم ئومیدوارم توانیوێتم تا ئەندازەیەک ئەو ڕووداوما بۆ هەموو بینەرانی ئێوە بەرحاڵ باس کرد بێت و شایانی ئەوە بێت کە بەرحاڵ ئستناتێکی پێ بکەن من مەمنونم بۆ ئەوەی کە ئەم دەرفەتانە بە مندا سپاسانەکەم زۆر سپاس بە تۆش کاک فەرشیدیان کاک خۆش بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەوەی دیسان گێڕانەوەی ڕووداوێکی مێژووی بوو لە کوردستان و بەتایبەت لە شاری سنە کە بە نۆرۆزی خوێنینی سنە دەناسە وەکو ئاماژەم پێدا و کاک فەرشیدیش زۆر بەکاریەکانی باس کرد گێڕانەوەی ئەم مێژوانە گێڕانەوەی ئەم ڕووداوانە بۆ ئێمە دەست و ئەزموونی تایە بۆ داهات ئەگەر چاوێک لە ڕووداوە بکەین هەوەکو کاک فەرشید باسی کرد ڕۆڵی ژنان جەماوەری بوونی حرەکەتەکان لایەنە سیاسیەکان و چەپەکان و هەڵویستی هاوبەشیان بەرامبەر بە ڕووداوەکان و دەیان ئەزموونی تر کە دەتوانێت لە داهاتووە خەڵکیان لێوەرگرت بینەرێک گوتبووی لەم ڕووداوە 78 کەس گیانی لەدەستاوە ئێمە نایە 74 کەسمان لایە یان چوارێکەوە لە ناویانە منداڵێک هەر لە بیمارستانی قانەعوە لە بیمارستانی شوهەدای ئێستا و پێشووی پەهلەوی ئامارەکانیان دراوەتە دەرەوە لای ئێمە مەوجودە هیوادارین توانین لە شوێنی تر و لە کاتی گونجاوی ترە و ناوانە بڵاو بکەینەوە زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بوون سپاس بۆی گوێبیستی بەرنامەکانمان بوون پامێکی زۆرمان بۆ هاتووە لە بابەت پیرۆسپاییکردن لە نەورۆز لە ساڵی نوێی هەتاوی لە ئێمە و لە بەرنامەکە و لە کادر و پێشمەرگەکان سپاسیانەکەین لە ئاوایی کەڵاتەرزان دێهاتی خۆشاڵ لە ئاوایی ئەوێ هەن لە شاری سەقف لە شاری سنە و تعدادێکی تر پەیامی ئێژگار زۆرمان بۆ هاتووە شارێک هاتووە بۆ یادی خۆشەویستی کاک فەرهاد داوای لە بڕنەکەم نەمتوانی بە پەیامەکان ڕابگەم یەکەم لەبەرەوەی لە تەوەری بەرنامەکە نازونجا دووەم لەبەرەوەی کە کاتمان کەمە سپاس بۆی لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر بژین بە شاد